السلام عليكم ورحمة الله وبركاته. عاشق بوون لە ئیسلامدا حەڵاڵە و خۆشەویستی لە ئیسلامدا حەڵاڵە و بەڵکو پاداشت و چاکەی گەورەشی لەسەر وەرئەگری، بەڵام بە مەرجی ئەوەی کە لە دوای زەواجەوە بێ. واتە دڵداری و عاشق بوون و خۆشەویستی لە ئیسلامدا ڕێگە پێدراوە، بەڵام بۆ هاوسەری خۆت لە دوای زەواجەوە. ئەمما لە پێش ئەوەدا حەرامە و دروست نییە و بە هیچ شێوازێک شەرعی نییە گەنجێک دڵداری و خۆشەویستی بکە لەگەڵ ئافرەتێکی گەنجە، چونکە بێگومان جەنابەت ئەگەر مسلمان بی کە ئومێدم هەیە مسلمانی و دڵنیاشم لەوە کە پرسیارەکەت مادەم باسی حەڵاڵ و حەرامی تایە، ئێمە دڵنیاین وەکو مسلمان کە قەدەری خۆمان نازانین. تو جاری وا هەیە لەگەڵ ئافرەتێکدا لەوانەیە کەویتە داوی خۆشەویستیەوە، و جاری وا هەیە شەیطان واد لێیەکا بەرەو کاری خراپەت بەرێ، و جاری وا هەیە بەری دەستبەر یەککەوتن و پاشان جاری وا هەیە زیاد لەوە شێوازێک لە جیماع و لە زینا و ئەوانە شەکەوێتە بینەوە. دوای قەدەری خوای گەورە وابێکە ئەم دوانە بۆ یەکە بۆ یەک نەبوون، دوایی هەر لەوانەیە مەیلیان لا یەکتری بێ، لە دوایەوەشی کە ئەم ژنیە ناو ئەوی شووی کرد و هەر خیانەت لە یەکتریەکەن لە خێزانەکان یەکتریەکان و دیسانە گەڕێنەوە بۆ لای یەک. ئەمە جگەلەوەی ئەگەر نەشگەڕێنەوە بۆ لای یەکتری هەر شێوازێک لەسەر شۆڕی بۆ ئەمیش و بۆ ئەوی شەمێنێتەوە و عیلەکانیان ئەگەر خەڵک پیان بزانێ زۆر ئەولاترە. بۆیە لە شەرعدا عەشق و دڵداری و وەکۆڵێ غرامیات و خۆشەویستی لە دوای زەواجەوە دەست پێیەکە. کوڕە و کوڕەیە گەورەترین خۆشەویستی خۆی دەربڕێ بۆ خێزانی و هاوسەریشی باماشیەوە بۆ مێردەکەی. بۆیە لەو کاتەوە کە دەستی پێکری ئیدر ئەجر و پاداشتی لەسەر وەرەگری، یعنی تۆ تەنانەت گوڵێک بەری بۆ خێزانت ئەجر و پاداشتی لەسەر وەرەگری. یەک جار بڵێ بە خێزانت خۆشمەوەی ئەجر و پاداشتی لەسەر وەرەگری، یارمەتی خێزانت دەی پاداشتی لەسەر وەرەگری، دڵی خێزانت خۆشکەی بە هەدیەیەک پاداشتی لەسەر وەرەگری. و جگەلەوەی تا باشتر بی باشتری لە لای پەروەردگار، چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی خەیڕوکم لئەهلی و ئەنا خەیڕوکم لئەهلی. باشترینتان ئەوانن کە بۆ خێزانەکانتان باشن و من باشترینتانم بۆ خێزانەکان. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام باشترین بوو لەبەرەوەی بۆ خێزانەکانی باشترین، و ئینسانیش لە ژیانە لە دوای زەواجەوە ئەتوانێت بێتە باشترین کەس بە باشبوون لەگەڵ هاوسەرەکەی. بۆیە خۆشەویستی لە پێش ئیسلامدا ڕێگە پێدراو نییە، بەڵام جوانی ئیسلام لەوەدایە لەگەڵ ئافرەتێک دەستنیشان کرد ئەبێتە مڵکی تۆ، ئیتر لە دوای ئەوەوە هەرچی بۆ بکەیت و ئەجر و پاداشتی گەورە بەدەستێ. خی گەورە موفقتان کا و بەرەکەتی خۆی بڕژێنە بەسەرتانە. کەناڵی BK4 لە خەمی هەمووان، کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. کەناڵی BK4.